لا بەرەبەیانی ڕۆژی هەینیەوە بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە فەرمی لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکرد و بەشێکی زۆری لایەنەکان دەستیان دایە هەڵواسینی فلێکس و پۆستەرەکانیان و ژمارەیەکیشیان بە جۆرێک لە جۆرەکان و دوور لە یاسا بەر لە وادە دیاریکراوەکە دەستیان پێکرد بوو. بە پێی بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران ڕۆژی 8/11 وادەی بانگەشە کۆتایی دێت و 11ی هەمان مانگیش دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت. ژمارەی کاندیدان لە سەر تاسەری عێراق لەم هەڵبژاردنەدا ৭,668 کاندیدە کە 5,520یان ڕەگەزی نێر و 2,248یان لە ڕەگەزی مێن و ماوەی 36 ڕۆژ ڕکابەری بۆ بەدەستهێنانی متمانەی دەنگدەران دەکەن. ژمارەی دەنگدەرانی عێراق 21,404,291 کەسە. لەو ژمارەیە 20,063,773 کەسی دەنگدەری گشتین و 1,313,980 کەسیش دەنگدەری تایبەتن و 329 کاندید بۆ سەر کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران هەڵدەبژێرن کە نۆیان کۆتای کەمانەتەوەیی و ئاینیەکانن. نظرا لاتفاق قادة الكتل على درج هەرێمی کوردستان لە 3 بازنەی هەڵبژاردن پێک دێت و 44 نوێنەری دەگاتە ئەنجومەنەکە بە جۆرێک بازنەی هەولێر 15 کورسی، بازنەی سلێمانی و هەڵەبجە کە بە یەک بازنە دیاری کراون 18 کورسی، بازنەی دهۆک 11 کورسی، هەروەها لە بازنەی کەرکووکیش 12 کورسی بۆ دیاری کراوە. لای خۆیەوە کۆمەڵی دادگەری کوردستان بە لیستی ژمارە 285 بەشداری لەم هەڵبژاردنەدا دەکات لە هەر یەک لە بازنەکانی هەولێر و سلێمانی و دهۆک لە هەرێمی کوردستان کاندیدی بەهێزی پێشکەش کردووە کە دەیانەوێت ئەم جارەش نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگدەران و مافەکانی خەڵکی کوردستان لە بەغداد بکەن و وەک هەمیشە لە سەنگەری خەڵکی ستەملێکراودا بن. چاوەڕوانیشن کە دەنگدەران متمانەیان پێ بدەن و سزای ئەو لایەنانە بدەن کە بوونەتە هۆکاری نەهامەتیەکان و لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق و جیهان. بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارە تایبەتمەندی خۆی هەیە. لەسەر ئاستی عێراق ڕەوتی سەدر کە گەورەترین حزبی براوەی پەرلەمانی هەڵبژاردننی خولی پێشووە بایکۆتی کردووە کە بەشداری خولی شەشەمی پەرلەمان بکات. محەممەد شیع سوودانیش سەرۆکوەزیرانی ئێستای عێراق هاوپەیمانێتیەکی گەورەی پێکهێناوە و چاوی لە بەدەستهێنانەوەی پۆستەکەیەتی و هەر یەک لە هێزە تەقلیدیەکانیش بە لیستی جیا لە پێکاتەی شیع و سوننە بەشداری دەکەنەوە. لەسەر ئاستی دەرەوەیش هەلومەرجەکە تایبەتمەندی خۆی هەیە. بەو پێی عێراق و هەرێمی کوردستان وەک بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی پڕ لە ململانەی هەرێمیدا تێدەپەڕێت و کەم و زۆر پریشکی ئاگرەکانیان بەرکەوتووە. دەنگۆکانیش بۆ بە ئامانجگرتنی خاکی عێراق لەلایەن قەوارەی زایۆنیەوە ڕوویان لە زیادبوونە. هەندێکیش پێیان وایە کە عێراق بۆ خۆ بە دوورگرتن لە بە ئامانجگرتنی گروپە شیعیە چەکداریەکان دەست پێکردنی بانگەشەی پێش خستووە. ئەوەی کە دەبینرێت پرۆسەکە دەستی پێکردووە و ململانەکانیش لە ڕۆژانی داهاتوودا بەرەو توندی دەچن. ئەگەرەکانی ئەنجامدانی هەڵبژاردننیش لە وادەی خۆیدا کە 11/11 2025 بەهێزن و بە دوور دەزانرێت ڕێگە بدرێت هاوشێوەی هەرێم عێراقیش بکەوێتە بۆشایی یاساییەوە.